بینەرانی خۆشەویستی تلەڤیزیۆنی کۆمەڵە سڵام کاتتان باش هیوادارم کە لە هەر کوێ هەن ساغ و سڵامت بن. خۆشحاڵم کە لە بەرنامەی ڕاستەخۆ لەگەڵ هاوڕێی هاوکارم ئاکۆ لەگەڵتانین. لەم بەرنمەیە هەر وەک چەند ڕۆژی ڕابردوو راپۆرت و گزارشاتی ئاعترازات و خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئێرانتانی پێڕادەگەین و تا جێگەیش کە مەجال هەبێت هەوڵە دەین گفتوگویەکمان بێت لەگەڵ هاوڕیان. کۆفەرمو بەڵێ بینرانی خۆشەویست سڵاوی گەرمی منیشتان پێشکەش بێت. وەک ڕۆژانی ڕابردوو لە بەرنامەی تایبەت و ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەی خۆشەویستین بۆ ڕۆماڵکردنی هەواڵ و گزارش و راپۆرتەکان کە لە ناوەوەی ئێران و کوردستان بەدەست بەشی هەواڵی کۆمەڵە و تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەگات، بۆی ئێمەش ڕاستەوخۆ بیگوازینەوە بۆ ئێوەی خۆشەویست. ژمارە تەلەفۆن بۆ پەیوەندی واتساپ لە ڕێگای واتساپ 2046 702 61 67 64. ئاگادارن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرهەڵدانێکی جەماوەری لە ئێران و لە کوردستان دوای کوشتنی ژینای ئەمینی سەری هەڵدا و هەتا ئەمڕۆژ درێژەی هەیە. لەم خۆپیشاندانەدا تعدادێکی زۆر بریندار بوون، نزیک 10 کەس بە تایبەت لە کوردستان کە ئامارەکەی هەیە گیانیان بەخت کردووە و کۆمەڵێک گەنج و لاوی تر دەست بەسەر کراون و کە ئامارەکان باس لە زیاتر لە 500 کەس دەکەن تا ئێستا. بەپێی ئەو ڕاگەیەندراوانەی کە پێشتر حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە داویەتە دەرەوە، هەر لە سەرەتاوە و لە ڕۆژەکانی یەکەمەوە خۆی بە پاڵپشتی ئەم سەرهەڵدانە زانیوە و لەوە بەدواش خۆی پاڵپشتی دەکات و بەپێی هەلومەرجی تایبەت ئەو کەسانەی کە خۆیان لەگەڵ خەتی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەبینەوە لە شوێنە جۆرا و جۆرەکان ڕێگای گونجاو و تاکتیک دەبینەوە بۆ درێژە پێدان بەم سەرهەڵدانە و بۆ پشتیوانیکردن لەم ئاخێزە جەماوەریە. هەڕۆڕزان لە بانەوە پەیامێکمان بۆ هاتبوو، باسی ئەوەی کردووە کە هێزە ئەمنیەکان هەر لە دوێشەوە ماڵ بە ماڵ دەگەڕێن، وەسیلەهای ئێرتباتیان وەک کامپیوتەر و مۆبایلەکانیان لێ زەوتەکەن، کۆمەڵێکی زۆر گەنج و لاویان دەست بەسەر کردووە. ئاماری دقیقی لە بەردەستانی ئەم بینەرە خۆشەویستە و توێتی، بەڵام هەوڵە دێن ئەگەر ئامارێک درادرەوە بۆ ئێوەی بگوازینەوە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەمان لە شاری بانە. هاوڕێکۆ ڕاگەاندنێکی هاتووە لە سەقز کە گویا قەرار ئەمڕۆ سعات 3 دوانیمەڕۆ لەسەر قەبرانی ئایچی هەم یادی حوتوی ژینا ئەمینی و هەم 3 ڕۆژەی گیانبەخکردوانی ئەم ئاعترازاتە بەڕێوەبەرن و داوایان کردووە لە هاونیشتمان کە هاونیشتمانیان کە بە بەشداری خۆیان پاڵپشتیان بکەن. بەڵێ ئەمڕۆ لە گۆڕستانی ئایچی خەڵکی شاری سەقز یادی مەحسا ڕێز لێ دەگرن و هاوکات جارێکی تر ڕق و بێزاری خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی و ئەو جەنایەتە کە کردوێتی دەرەبڕن. پەیامێ تریش هات کە لەلایەن ژمارێک لە لاوانی سنەوە کە وتویان ئەمڕۆ سعات 6 لە شوێنە جۆراوجۆرەکانی سنە لەوانە مەیان ئەقباڵ محەلەی شەریفاوە، مەیان نەبووەت، خیابان عەباساوا و خیابان فەرع خەڵک بێنە دەرە و ئێدامە بە ئاعترازەکانیان بدەن. بەڵێ دوێنەکە لە شاری شنۆ لە مەراسمی ئەسپەردەکردنی ئەمین معروفی لاوی 16 ساڵە کە بەداخەوە بە تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕەژیم گیانی بەخت کرد ئەسپەردە کراوە
ویدۆمان بۆ هاتووە کە ئێمە بە پێی مەجال ئەو ویددیویانە بڵاوەکەینەوە لە شارە جۆرا و جۆرەکانی ئێران لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن هەڵسوڕاوە کۆمەڵایەتیەکان پەیام و ڕاگەاندن بڵاو کراوەتەوانێت کە ئەمڕۆکەش درێژە بە خۆپیشاندانەدەن وەک دوێکە لە سەعات 6 8 بازە شارێک درەنگتریش خەڵک ڕژانە سەر شەقام و درێژەیان بەم ناڕەزایەتی و خۆپیشاندانەدا لە تاران مەیانی وەلی عەسر لای بلواری کشاوەرز کەریمخان فاتمی فەلەکەی دووەمی سادقیە مەیانی کاچ کاتەکەشی نووسراوە سەعاتی 6 ئێوارە ئەمڕۆ خۆپیشاندان دەستپێکە و پەیامی تریش هاتووە لە تەرەف کەسێک لە سنەوکە گویا تەلەفۆن ئیران سڵ و هەمرای ئەوڵ ئینتەرنێتی قەت بوو گەوە لێ هەوڵەدەن کە ئەکس و فیلمەکان ئێترازەکان بگەنە دەستمان لە تەریق فیلترشکنەوە بەڵێ بەڕێزێکیش لە شاری سەقزەوە پەیامی نردوواڵێ هەر لە دوێکەوە دوایین کاتەکانی شەو ناڕەزایەتی و بربەرەکانی درێژەی هەبوو خەڵکێکی زۆر دەست بەسەر کراون تەقە کراوە لە خەڵک بریندار بوون باسی ئەو پەیامێکی هاوشێوەی کە هاوڕێ ڕێزان خوێندەوە باسیەوە کات کە لە کێشەی جددی هەیە بۆ مەسلەی ئێرتبات مەسلەی ئینتەرنێت و پەیوەندیگرتن چ لە ناوخۆ لەگەڵ یەکترین چ لە دەرەوەی لەگەڵ دەرەوەی وڵاتوە تەنانەت باستەوە ئەکرێکە زۆربەی تەلەفۆنەکان لەلایەن مخابرات و ئیدارەی ئیتلاعاتەوە کنترۆڵەکرێت ئێمە ئەڵبەت وتوێژێکمانە بێت لە درێژەی بەرنامەیە لەگەڵ هاوڕێ سینا و هەندێک ڕێنوێنی لە هاوڕێ سینا وەرەگرین بۆەوەی کە زانین کە خەڵک چۆن لەگەڵ ئەم کێشەیە ڕوبەڕوو ببنەوە و ئەو ڕێگە چارانەی کە گونجاوە و لە دەستڕەسایە دەڕوانگەی هاوڕێ سیناوە چییە کە خەڵک بتوانێت ئیسادەی لێ بکات بینەرێک پەیامی بۆ نردوون سێتی سڵاو و ڕێز کاک ئاکۆ هاوڕێ ڕێزان و هەموو پێشمەرگەکانی بەشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە شارەکانی دیکەی ئێران سەرکوتەکان بە باتۆم و شۆکێر و نهایەتەن بە سەلاحی ساچمە بەکاردێرن بەڵام لە کوردستان زۆر جیاوازە بە قەناس و کلاشینکۆف و بیکەیسی ڕاستە و خۆ تەقاکرێ ئەمڕۆ تۆپ و تانک و کاتێشیان هێناوە داوا لە خەڵکی کوردستانەکە مقاومەتکەن و مەهێڵن خوێنی شەهیدانمان بە فیڕۆ بچێت ئەم بینەرەمان لە شاری بانەوە ئەم پەیامی بۆ نردوین سێتی لە شارەکانی تر بە ماشێنی ئاو بە سلاحی ساچمەیی و یا بە گازی فرمێسرێش ڕوبەڕووی تەزاورەکانت تەزاوراتە بنەوە بەڵام لە کوردستان بە کلاشینکۆف و بیکەیسی و سلاحی سەنگین داواشی کردووە کە خەڵک مقاومت بکەن پەیامی تریشمان بۆ توانی فیلمێکە لە مەراسمی خاکسپاری مینوو مەجیدی کە ڕۆژی 29 شەهریوەر لە کرماشان بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم گیانی بەخت کرد ئێمە فیلماین بە هاوڕێیانمان لە بەشی کنترۆل کە دوجار بڵاوی بکەنەوە بەڵێ باسمان لە ئەو هەواڵانە کرد کە ئەمڕۆ قەرار گەیشتون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەلایەن هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئەوانەی کە بە شێوەیەک بەشداری لەم ئاخێزە جەماوەریان ناکەن کات و شوێنەکانیان دیاری کردووە زۆر شار و شارۆچکەی لە خۆ گرتووە تا ئێستا لە شاری سنا
تانک و ماشینی شەڕکردن بە ینی تۆپ و کاتێشا و ئەمانە سلاحای سەنگینی جبهەی شەڕ لە ناو شارەکانە پەرسە لێدەن. ئەمە بەشێکی بۆ تۆقااندنی خەڵکە، بەشێکی بۆیە کە ترس و ڕۆب خەنە ناو دڵی خەڵکی شاری سنە و باقی شارەکانی کوردستان. هەروەکۆ بینەرە ئاماژەی پێدا بەڵێ لە کوردستان فەزا بۆ سەرکوب سەنگینە، هەمیشە شوا بووە. لە مێژووی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە ڕووبەڕووبوونەوە لە خەڵکی لەگەڵ خەڵکی کوردستان شێوازی تونند و تیژانەتری لە خۆگرتووە. ئەمەش هۆکاری ئەو سابقە مێژوویە لە خەبات و تێکۆشان و لەوەی کە لە کوردستان بۆ چوونی چەپ و پێشکەوت و خوازانە فەزای زۆربەی زۆری شارەکانی کوردستانی گرتوتەوە. مقاومەت لە کوردستانە بەرینترە. ئاگادارن کە هەر لە سەرەتای کوژرانی مەحسای جوانەمەرگ کوردستان بڕیاری بربەرەکانەیدا مانگرتنی گشتی و یەک پارچەی بۆ وەڕێخست و ئەمە کۆماری ئیسلامی نیگەران نەکات و هەر بۆیە لە هەموو ئەبزارەکانی سەرکوب و ترس و تۆقااندن و وەحشەت لە کوردستان بەکارێنێت. دیارە لەم دەورەیەدا لە ئاستی ئێرانیشا هەروەترە و ئاخێزەکان ئەوەندە شار و شارەچکەکانی سەرتاسەری ئێرانی لە خۆگرتووە کە کۆماری ئیسلامی لەوانەشە لە باقی شارەکانیش سلاحی هاوشێوەش بۆ سەرکوب و سەرکوتی خەڵک بەکار بێنێت. هاوڕێ کۆپەیامێک هاتووە کە خەڵکی شاری شیروان و خۆراسان شوماڵی نەهاد و ئۆرگانە دەوڵەتەکانیان گردووە و ئیسەیش مەقەڕی سپای پاسدارانیان محاسرە کردووە و داوایشی کردووە کە باقی شارەکانیش بەم حرەکەتە پێوەست بن. ئەمڕۆ شنۆ مانگرتنی سەراسری بۆ خۆی وەڕێخستووە، دوکان و بازاڕیان داخستووە. دوێکە لە خۆپیشاندانەکانە تەقەیان کردوە بە کلاشینکۆف ڕاستەوخۆ لە خەڵک. بۆیە ئەمڕۆ خەڵکی شنۆ باش بڕیاری خۆیان دوکان و بازاڕیان داخست و مانگرتنی سەراسەری بوو لە شاری شنۆ. وتم ئینتەرنێت قەتعا زەعیفە لە بەعزە شوێنێکە هەیە و زەعیفە و پەیامەکان زۆر بە هێواشی ئەگەنە دەرەوە، ڤیدۆکان زۆر بە زەحمەت بڵاوە بنەوە، نەک تەنیا بۆ ئێمە بەڵکو بۆ باقی تۆڕە کۆمەڵایەتەکان یا تەلەڤیزیۆنە هەواڵنێرەیە خەبەریەکان. بەڵام ئێمە هەوڵە دەین تا ئەو جێگەی کە بەدەست ئێمە بگات سەرێع لە بەرنامەی ڕاستەوخۆ بڵاو بکەینەوە. شتێک ماوە یا کلیپێک ببینین و بگەڕێنەوە. کلیپێک ببینین ئەگەڕێنەوە. جزیره قش آتش گرفتن موتور نیروی انتظامی. جزیره قش آتش گرفتن موتور نیروی انتظامی.
خیلی لاشخورم. مثلا چۆنە بەڵێ عزیزان هاوڕێ سینا عەبدیمان لەگەڵا کارشناسی ئایتی کە لەسەر وەزعیەت ئینتەرنێت و چۆنیەتی ئیسەکە ئینتەرنێت فیلترە چ بەرنامەگە لێ بەکاربێنن و چ ڕاهکارگەلێکمان بێت تۆزەحاتێکمان بۆت. هاوڕێ سینا زۆر بەخێر بیت. سپاس دەکەم هاوڕێ ڕێزان منیش سڵاو و ڕێزمەیە لە خزمەتێوە و بینەرانی ئازیزتان. هاوڕێ سینا لە حاڵ حازرە وەزعیەت ئێران چۆنە؟ لە حاڵ حازرە تقریباً 24 ساعت یا زیاترە کە کولەن ئینستاگرام و واتساپ فیلتر کردیاوانێک کە قبلەن فیلترنە و ئینتەرنێت ئەکسەر شارەکانیش یا کامڵ دەستڕەسیان بە ئینتەرنێت جەهانی قەت بووە یا بە شدەت زعیف بووە کە کەس نەتوانێت کلیپ یا حتا ڤۆیس سەوت هێنکات بنێرێت لەو شەبەکانە. بەخاترەوە کولەن وەزعیەتێک فرا بەخۆڵە نابسامان و بۆهرانیە لە بواری ئینتەرنێتەوە. هاوڕێ سینا اتفاقاً چەند پەیامێکیشمان بوو لەوەی کە شەبەکە اجتماعیەکان بەتایبەت خۆت وتت ئینستاگرام واتساپ تەلەگرامیش فیلتر بووگە ئێستا خەڵک ناتوانن ویدۆگەلیانە بنێرن ناتوانن دەنگ خۆیان بە جەهان بگەێنن لە تەریق ئینتەرنێت سای خۆیان بگەێنن. ئێوە چ پیشنهادێکتانت بە چ ڕاهکارگەلێکتانت بە چ چتگەلێکیان بۆ معرفیەکەی جایگوزین؟ ئەوەی کە واقعیت بێت ئەگەر چۆن دەرواقع ڕژیم دەستڕەسی هەموو ڕەوترەکان و خەت ئەسڵی ئینتەرنێتەکان یەس هیچ ڕاهکارێک قەتعی و 100% وجودی نییە. ئەگەر ڕاهکارێکیش بێت حدەقەل بۆ کاربەرێک عادی کەسێکە کاری ئایتی نییە چکە دوشوارە. ئەگەر ڕاهکارێکیش بێت کە ئەوەیە ئەو پیچیدگیە نەبێت بە مەحزەوەی کە لە شوێنێکە ئەلان بکرێت ئەیبەسن هیچ ڕێگەیەک پایدار نییە. ولی خۆ بە سوورەت کولی یەک سری IPL یەک سری سروەرگەل فیلترشکەنەکان VPNەکان هەست کە ئەوانە سروەرەکەی ها لە ناو خودە ئێرانە و ئەو سروەرگەلە وەسڵە بە دەرەوە معموڵەن ڕێگەی کە هەم ساڵ 90 جواوی داوە هەم لە هەموو قەتی ئینتەرنێتەکانە جواوی داسە و ئەو ڕاهکارە بووە. ولی خۆ ئەوە شتێک نییە کە ئام یانە هەموو کەس بتوانێت لیان ئیسفادە بکات. ئەو فیلترشکەنە لە هەزینە بەرداریە؟ نا مۆزوع هەزینە نییە، مۆزوع لوکیشن سروەرەکانە. هاوڕێ سینا من کە لە واحد خەبەرە کارەکەم لە سەر شەبەکەکان نوع ئینتەرنێت تەبلیغ کرابوو ئەگەر اشتباه نەکەم تۆر تۆزەحاتێک لەسەرمانم تۆڕە چیەوە خەڵک چۆن نەتوانن شەبەکەی تۆر VPN یعنی دەرواقع شەبەکەی کە سروەرەکانی لە توا دنیا گوستەریشی پیاکریا و شرکت یا شتێک هێنیش نییە پشتیە و هەر کەسێک کە توانێت خۆی ملحق بێ بۆ شەبەکەەوە خۆی بکاتە سروەر دەرواقع و شەبەکە
بەخاطرەوە ئەمکانی هەست کە جواباتەوە یعنی کاربەرێک لە ئێرانە یا کەسێک تعدادی سروری من بیستگمە قابل ڕەتگیریشتین موضوع ڕادیابی تۆر چون لە سیلایە یا حتا فرەتر پەکتەکان هێنەبێت ئەوە واقعیەتە ولی خب ئەگەر مۆزۆمانەوە بێت کە ئینترنێتەکە توانێت ئەنی ئەو محدودیەتە دەورباتەوە ئیمکانی هەست ولی بازمەوەی 100% نیە هەڵەگەڕێتەوە هەر بۆ مۆزوع سێرورە داخلیەکان کە وەسلن بە خارجەوە وی ڕاهکاری 100% نیە ولی خب ئەتوانن ئەگەر کەسێک دەسڕەسیەست بە ئینترنێت یا قبلن فیلەکەی هەست تستی بکات چەند دەفە تستی بکات شاید بتوانێت کانێکت بێت باشە هەوڕستی وەک آخر پرسیارە گەرەوە گەرەکان بێ ڕاهکاری ئاسانکاریەک بۆم خەڵکە پیشنهادکەن چییە؟ واقعیتەوە ڕێگای فەنی قەتعی وجودی نییە ولی ئەگەر تەک کەسانی کە کاریان دەرواقع ئایتیە و یا کەسانی کە تۆزی شارەزاترن ئەتوانن لیست IP و ینی IP سرور VPNەکان تەک پرۆکسی لیستەکانە بەڕەو ئەبزارگە لە ئامادە پرۆکسی تستر یا ئەبزار خۆیان بنووسن بتوانن ئەوانە تست بکەن و ئەگەر کاری کرد بین اختیار مثلا چەند نەفەر محتەمەدیان یا هەر کەسانی کە پیان وایە کە احتیاجێت ولی بە سوورەت کولی بە نەزەر من ئەوەسەکە ئەشێ ئەو کەسانی کە لە ناوە خەریک فعالیەتن بتوانن لە ڕەوشکەلی جایگوزین ئیسپادە دەکەن لە قایمبوون لە ڕەوشنایی یا بە قەڵەنێژن ئەو نەوابەستگی بە ئینترنێت نقطە زەعفێکە کە ڕژیم هەمیشە دەستێنێتبانە و نقطە زەعفە و سەرکوب بەترازات ئەو ڕێگە حەلێت چییە؟ ڕێگە حەلەکەوەی کە قبلەن بوو یعنی ئەگەر ئەتوانن حتا ناو تەماس تەلەفۆنیە بە جملاتی ڕەمزیە مثلا ناو پەیام ڕسانە داخلیەکانە ئەگەر قرارە ڤیدیۆی فایلێک شتێکەس ڕەمزگوزاری بکەن بیکەنە فایلێک ڕەمزگوزاری شدە مثلا جێبەجێ بکەین لەو ڕاهکارگەل یعنی بزانن هەر لە ژێر نزارەتە ولی بازم پەیام خۆیان بگەینن بەو کەسانی کە هاوکاریانەکەن و بەیەکە و قرارە حرەکەتێک جەمی ئەنجام بن. زۆر سپاس دوا قسەتان هیچ زۆر سپاس خواهشم سپاس. دوای بینینی کلیپێ دوارە دەگەڕێنە لاتان. شهریور ما سردشت ساختمون شهرداری رو دارم میارم پایین مردم ولی اینجا بگاهیه.
بەڵێ عزیزان ئێستا هاوڕێ جەماڵ بۆ زۆرپور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ جەماڵ بخێربێن. دەنگی من هەیە هاوڕێ ڕێزان. بەڵێ بەڵێ زۆر سڵاوم هەیە بۆ تۆ هاوکارانت، هەروەها سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی و بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە، فەرموو لە خزمەتدام. هاوڕێ جەماڵ هەروە خۆت ئاگاداری چەند ڕۆژێکە شارەکانی کوردستان سەحنەی تەزاهورات و خۆپیشاندانە لە دژی قەتڵی حکوومەتی مەحسا ئەمینی. حەزەکەم زیاتر لەم بارەوە بۆمان قسە بکەن. ئەوەی کە لەو ڕۆژانەدا لە کوردستان و هەروەها لە سەراسەری ئێران لە جەریاندایە لە واقعدا خەشم و تووڕەیەکی لە ڕادەبەدەری کۆمەڵانی خەڵکە دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە 40 ساڵە پنگی خواردوێتەوە لە وجودیانە و ئێستا ئابە و شکڵە خۆی دەروێنە بە تەما ئەوەڵجار نییە. ئەوەی کە لەم ڕۆژانەدا ئیتفاقۆت هەمان بە جۆرێک درێژەی هەمان ئاعترازات و ناڕەزایەتیانەیە کە لە ساڵی 1970 دوایی لە دەیمانی 96 دوایی لە ئابانی 98 هەر کام لەمانە وەختارێکیان دەڕواتە پێشێ هەنگاو بە هەنگاو ئەو بە شێوەیەک بەرچاوترە لەوەی پێشوو، بە شێوەیەک هەنگاوێکی زۆرتری بڕیوە لەوەی پێشوو. ئەوەی ئێستا نەدەکرا ئەگەر 98 نەبووایە، 98 نەدەکرا ئەگەر 96 نەبووایە و ئیلە ئاخر. و هەر کامێکیان کە دێتە پێشەوە شعارەکانی ڕادیکالتر دەبێت، سەراسەریتر دەبێتەوە و لە عین حاڵە ئاعترازاتەکان ویست و داخوازەکانیان زۆرتر مەترەح دەبێت. ژنان نەخشێکی بەرچاویان هەیە و دەبینین کە بەڵام ئەم وەزعیەتە بە ئێمە دەڵێ کە لە ئێرانە بەگشتی دوای ئەم ئاعترازاتە ئاعتراز بە ئاعتراز بە دوایەکە سیکلیکی هەیە، دوای چەند ساڵ تکرارە بێتەوە و هەروە ئیدامە پەیدا دەکات. کولەن خەریکە بە ئەزمونێکە هەیەی خەریکە بە دوای شتێک ئاگەڕێ. شتەکەش عیبارەتە ڕەهبەری و سازمان و تەشکیلاتە. دەزانێت ئەمە نەقسێتی، بۆیە جمهوری ئیسلامی هەر جارە توانێتی بە تکا لەسەر سەرکوت بە جۆرێک دای بمەرکێنێتەوە. ئەم جارە لە ئیدامەی جارەکانی پێشوودا خەریکە بە دوای ئەو گومبووی خۆیان دەگەڕێ، خەریکە بە دوای ئەو نقسەی خۆیان دەگەڕێت کە سازمان و ڕێبەری خۆی بدۆزێتەوە لە بتن و لە دڵی ئەم مبارزاتە. بۆیە هەر جارە پێی نزیکتر دەبێتەوە، هەر جارە لە جاری پێشووتر نوعێک لە شعارەکانی لە ئینسجامی لە تەشکیلاتی و ڕاهبەریەکەی تۆزە خۆی ئەدۆزێتەوە پێشترە لەوەی پێشووتری و هەمووی تەکامل پەیدا دەکات. ئەمە ڕەوەندی تەبیعەتی و ئەمە شکلی تەبیعی مبارزەکەیەتی و ئێستاش لە ئیدامێ ئەو وەزیەتەدایە. دیارە هەنگاوی زۆر بڕیوە، دیارە زۆر هاتوێتە پێشەوە و خەریکە ئەو ئەزمونەی خۆی تکرار دەکاتەوە کە جارێکی تر دەستی دەرەکی و جارێکی تر مفتخۆرانی دەوروبەر سواری شەپۆلی ناڕزایەتی ئەوان نەبن و مبارزاتی ئەوان مبارزاتی بەرحەقی ئەوان دژی زۆر نائەداڵەتی، دژی هەڵاواردن، دژی تەبعیز، هەموو ئەو جۆرشانە بەلاڕێدا بەر. بۆیە بە بڕوای من ئەمە ئەمرێکی تەبیعیە، ئەمر ئەوەی کە دەیبینین لە ئیدامەی ڕەوەندێکی تەبیعی لە ئێراندایە خەریکە بە دوای ونبوون خۆیان دەگەڕێ و خەریک پێ نزیک دەبێتەوە و تەبیعەتەن جمهوری ئیسلامیش ئەمە دەزانێت و دەهوێ بەربەرەکانی لەگەڵ کات. وەزیەتەکە چی بەسەردێ بەڕاستی بڕیاری قەتعی لەسەر نادرێت، بەڵام ئەوەی کە معلومە ئەوەیەکە یا ئەوەی کە بە بڕوای من مەسئلەکە ئەوەیەکە ئەم ئاعترازات و ناڕزایەتیانە
بە شێوەیەک بتوانێت ئیدامە پێدا بکات خەڵک ناتوانن هەموو ڕۆژە لەسەر شقامەکان بن بەڵام دەبێ دانەمرکێتەوە ئەم ئەتەرەزات و ناڕزایەتیانە لە سەراسەریران هەروەها لە کوردستانە بە پاڵپشتی بە یەکتر بە هاوپشتی یەکتر بتوانێت ئیدامە پێدا بکات و هەر جارە بیست و داخوازیەک بهێنێتە گۆڕە کە بتوانێت پێ بگات و بتوانێت دەستڕسی پێ پێدا بکات و ئەعتماد بە نەفس پێدا بکات بۆ حرەکاتی داهاتوو بۆ حرەکاتی بەرەو پێش چوون ئەمە مەسئلەیەکە بەڵام وتم قەتعینی ئایا پێدەگات یا پێناگات دەتوانێت هەمووی ئەمانە دەبێت لە تەقویەتی دابێت و هەمووی ئەمانە تەلاشی ئێمەمانەوە هێزە چەپەکان بە تایبەت ئەوەدایە کە بتوانێت ئەم درێژەی ئەم ناڕزایەتی ئەترازاتە بە ژۆرێک لە زەرفیەت و مەکان و ئیمکاناتی بزوتنەوەی ئیمڕۆی ئێراندا ببێت بتوانێت ئەوەی دام تا بتوانێت ئەو نەقص و کەمبوودەی خۆی بەرتەرەف کات دیارە هەن جەماعەتێک کە دەیانێت سواری بن دەڵێن ئەوە ئێمە نەقص و کەمبوودەکە ئەنوا و قسام جریاناتی ساتەنە تەڵاب مجاهدین لیبراڵەکان ئەوە تەلاش دەکەن خۆیان مەتاکەن سواری ئەو شەپۆلە بن بەڵام تا ئێستای ئەو ئەزمونە کە بزوتنەوەکانی دەوروبەرەوە بە تایبەت تاریخ بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئێرانەداوێتی خەڵکی هەر کەماکان لە ئیدامەی ئەم ئەترازاتەوە خەریکم بە دوای ئەو دەست بەسەر ئامادەکردنی ئەو ئەترازات و ناڕزاتی و ئامادەکردنی ئەو سازمان و ئەو ڕاهبەریە بن من ئومیدوارم لە درێژەی خۆی دامەش بە ئیرادە ناکرێت لە درێژەی خۆیدا بتوانێت بەو نەتیجە بکات بەڵێ هاوڕێ جەماڵ بینەرێکمان پامێکی بۆ نردوین کە پرسیاری لە ئێوە کردووەوتی ئێوە باستان لە ڕاهبەری و تەشکیلات و سازماندەیە ماترازاتانە کردووە پێتان وان نییە کە ئیتر پێویستە کە کۆمەڵە وەک نیروێکی چەپ حزوری بێوە بتوانێت ئەم ئاعترازاتە بەتایبەت لە کوردستان ڕاهبەری بکات ئایا پێویست ناکە ئایا ئیسە جێگەی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستان خاڵی نییە؟ زۆر سپاس بۆ بینەرە ئەوە من لە ئاستی سەرانسەریە باس بکرد لە ئاستی کوردستانە مانگرتنی 28 خەرمانانی ئەم جارە وەکو جارەکانی پێشوو نیشانیدا جامعەی کوردستان جامعەیەکی سیاسیە و جامعەیەکی حیزبیە ئەگەر ئێمە لە ئێرانە ئەو ئاعترازات و نەڕزایەتی بەرحەقە بەردەوامە بۆ ئەوەی کە بتوانێت بە دوای ونبووی خۆیدا بگەڕێت بە دەرس و ئەزمونونەکەیەتی و بتوانێت سازمان و ڕاهبەری خۆی پەیدا بکات لە کوردستانە ئالترناتیڤ هەیە جایسە کامیان زۆر و کەم و کامیان ئەوە جێگەی دەتوانێت جێگەی مناقشە بێت بەڵام کوردستان ئالترناتیڤ هەیە بە بڕوای من حرەکەتەکانی تا ئێستا و بە تایبەت ئەم ئاعترازاتە نیشانیدا کە لە کوردستانە ئالتەرناتیڤ هەیە حیزب هەیە و ئەتوانێت هدایەت و کۆنتترۆلی ئەو مبارزاتەکە بۆیە من پێم وایە کۆمەڵە دەتوانێت ئەو نەقشە بنوێنێت و زەرفیەت و ئیمکانی هەیە ئەو نەقشە بنوێنێت و بە بڕوای من دەبێت کۆمەڵە هەروواکە لە نەقشی بەرچاوی بوو لە هدایەتی و ئاعتساب و مانگرتنەداوە بە نەزەری من سەرکەوتوانە چوە پێشەوە دەبێت نەقشی هەبێت و هەیشەتی لە هیدایەتی ئەم مبارزاتەدا کە لە لایکەوە تووشی ماجراجویی نەبێت تووشی بەعزێ ویست و داخوازێک نەبێت کە بۆی جێبەجێ نابێت بەڵام لە عین هەڵشە دانەمرکێتەوە و بتوانێت ئیدامە پەیدا بکات هاوبەستگی خۆی لەگەڵ بزوندنەوەی سەراسەری فراهەم پێک بێنێت و بتوانێت بە هەر حرەکەتێک و هەموو جارێک بەچوونە پێشی و سلمانی ویست و داخوازەکانی و بەدەستهێنانی ویست و داخوازەکانی بتوانێت هەنگاو بەرەو پێشتر بڕوات ئەمە ئەرکێکە کە ئێستا ئێمە لەسەر شانمانەوە دەبی بێنە پێشەوە مەسئلەی پێشمەرگەی کۆمەڵە بە بڕوای من ئێستا پێشمەرگەی کۆمەڵە دەبێت ئامادە بێت دیارە ئێمە ناتوانین کاری نەسەنجی دەبکەین دیارە ناتوانین کاری لە ڕووی ئەحساساتەوە بکەین ناتوانین کارێ بکەین کە لە خزمەت ئەو گەشەسەنی ئەو بزوتنەوە و هدایەتی ئەو بزوتنەوەدا نەبێت بۆیە دەبێت لە عینە حاڵە ئامادەگی هەبێت کاتێک کە پێویست بوو کاتێک کە بە ئەرزیابیکی دقیق و بە هەڵسەنگانێکی دقیق کە پێمان وابوو دەتوانێت یارمەتی ئەو بزوتنەوەدا بۆچی ئەو کاتێش دەکرێت ئیستفادێ لێ بکەین بەڵام بە بڕوای من ئێستا هەرنۆ حرەکەتێک لەو زەویەدا حزوری هێزی نظامی لە کوردستانە ئێستا کە ئێمە مطمئن بی خەریکە ئەم ئاعترازاتە پەرە دەسێنێت و ئیمکانی ئەوەی کە قۆناغ بە قۆناغبی بڕێت لە شرایطی ئێستادا لەوانەیە زۆر بە قازانج نەبێت بەڵام لە عین حاڵە دەبێت ئەو ئامادەگی هەبێت کاوە لە سنا هەرو پرسیارە کردو کە جواتان داوە
هەژاریش لە بۆکانەوە پرسیاری کردگە کە چنێک ئومێد هەیە بۆ ئەوەی ئەمە دوائین ئاخێزی خەڵک بێت و چیتر ڕزگارمان بێت بەدەستم دەسەڵاتەوە. ئەوە ئومیدی هەمومانە من وتم ئەم ئاعترازاتە دوای بە دوای هەر چەند سەد جارێت تکرار بووتەوە هەموو جارێک لە ئیدامە ئەوەی پێشوودا بووە و ئەمە لە عینە حاڵات هەنگاوێک چوەتە پێشەوە. ئێستا ئێوە چاو لەم ئاعترازاتی ئێستا بکەن و مقایسەکەن لەگەڵ ئابانینەوە دوهاش ئاخرین ئاعترازات دەبینی چەند هەنگاو لە پێشە و ئەمە ڕەوتی تەبیعیەتی بە ئیرادەی ئێمە نییە. بە ئارزوەکانی ئێمە بوویاخۆ شکلێکی تر پێدا دەکە بەڵام بە ئارزووکردن نیە بەڵکو ڕەوەندی تەبیعی و ئەمە دەبێ بیپێوێت دەبێ بڕاتە ئەو حرەکەت کات مەگەرەوەی کە ئیتفاقاتێکی دراماتیک بکەوێت کە پێشبینی نەکراوە چزانم دەستی دەرەکی اختلافاتی کێشەی ناوخۆیی و چزانم ئەو حرەکەتانی ناوخۆیی بازێک تحولات بوون بێنێتە پێشەوە بەڵام تا ئەوجێ بە خەڵک دەگەڕێتەوە هەمووی بە ئێمە دەڵێ خەریکە بەرەو ئەوە دەڕوات کە بتوانێ سەرنگونی ئینقلابی جمهوری ئیسلامی مسوەگەر کات ئەویش بە هێزی خۆی ئەویش بە پاڵپشتی بە هێزی ڕێکخرا خۆی بە ڕەهبەری خۆی تەواوی ئەو حرەکەتانە وەکو دەردی زایمانێکە دەیکێشێت بۆ ئەوەی کە بتوانێت تێیدا ئەوە تەوەلوت پەیدا بکات. ئەمە چەندە تو لە کێشە بەڕاستی من زانم کەسیش نازانێت بەڵام ڕەوەندە تەبیعیەکەوە مەگەر ئیتفاقاتی تر بێتە پێشەوە کە دەبێت ئامادەگی هێزی ئینقلابی شۆڕش کرد بۆ ئامادەگی بۆ جوابدانەوە بۆ مەسلەیەشی ببێت. هاوڕێ جەمال پرسیارێ تریان هەناردووە کە ئەڵێن ڕۆڵی ژنان زۆر بەرچاو بووە و لەم ناڕزایەتێدا بگرە دەتوانن بڵێن پێشەنگ بوون. پێتان وایە ئەم بەشداریکردنە بەرچاوی ژنان تەنیا دش بە حجابی زۆرە ملێ بووە؟ ئەوە سمبولیەتی بە نەزەری من نه تەنیا بە حجابی زۆرە ملی نییە. دیارە ژنان لە ئێران لە سەرەتای حقوقی خۆیان بەداخەوە بێ بەهرەن و لە تولی ئەو چەند ساڵەدا چەند ساڵانەی پێشودا بەتر ژای عمری ڕەشی کۆماری ئیسلامی تەلاش کراوە بە شێوەگەرێکی جۆر بەجۆر ئەو حقوقا داوا بکرێت و بسەلمێت بەڵام لەبیرمان نەچێت نیوەی ئەو کۆمەلگایە و تەنیا بە حیجابی زۆرە ملی نییە بەڵکو ژنان وەکو نیوەی کۆمەلگا سەرڕای ئەو ستەمە مزاعەفەکە لیانەچێت بەڵام لە عینی حاڵە بەدەست نەبوونی ئازادی سیاسی بەدەست ئەو شرایطە نالەبارەی اقتصادیە لە نەتیجەی خەفەقان لە نەتیجەی دیکتاتۆری لە نەتیجەی گرتن و ئەزیەت و ئازار هەموو ئەوانە لەسەر شانیان قورسایی دەکات بۆیە شان بە شانی پیاوان تەلاش دەکەن بۆ ئەوەی کە ئاسەواری ئەو دەسەڵاتە و تەسیراتی ئەو دەسەڵاتە و سیاسەتەکانی ئەو دەسەڵاتە بەرپرسدن لە هەموو ئەرسەکانە و ئەجملە مەسئلەی حیجابی زۆرە ملیش بە تۆری واقعی ئەمە تەنیا عینی ژنانی بە پێچەوانەکەیشی مەسئلەی پیاوانە مەسئلەی حیجاب تەنیا مەسئلەی ژنانی ژنیە مەسئلەی پیاوانی ئازادی خواز و مەسئلەی پیاوانی بەرابەری تەڵەبە بۆیە ژن و پیاو سەرڕای هەر تایبەتمەندیەک سەر ژن و پیاو هاوپشتیکی ئەگەر دوژمن دەی هەوێت تەفرەقە بخاتەبە تەنیابی کاتە مەسئلەی ژنان و ئەیان تەنیا بکە بە مەسئلەی پیاوان بە هاوپشتی یەکتر بشان بەشانی یەکتر دژی دەسەڵاتی ئەو ڕژیمە کە ئەم جۆرەشتانی لێ دەخەومێتەوە چ بە دژی پیاو چه دژی ژیان و ئەساسەن دژی مرۆڤ بتوانن بەربەرەکانی بکەن. هاوڕێ جەمال پەیامتان چییە؟ پەیامی من ئەوەیە کە دەڵێم ئەم حرەکەت و ئاعترازاتە ڕەوا بەرحەقە و دەبێ ئیدامە پەیدا بکات و دەبێ پەرە بستێنێت بۆ ئەوەی کە لە سەراسەری ئێرانە بتوانێت ئەو هەدەفەی خۆی و سازمان و ڕەهبەری خۆی پێک بێرێت. دیارە چۆنیەتی ئیدامە پێداکردنەکەشی جۆرێکە کە دەبێت لەگەڵ تەوان و زەرفیەت و ئیمکاناتی خەڵکیش بێتەوە و مەجای سوء ئیستفادەی ئەم لاولای پێ نەدرێت و مەجای سەرکوت بە جمهوری ئیسلامی نەدرێت. ئێستا جمهوری ئیسلامی تەلاش دەکات وەکو مارێکی زەخمی تەلاش دەکات تۆڵی خۆی بکات نابێ کۆمەڵانی خەڵک لە زمینی ئاعترازات و ناڕزایەتی خۆیان نابێ مەجای وا بۆ جمهوری ئیسلامی فراهم بکەن
و دەبێت بە شێوەیەک ئەم ئەترازات و مبارزاتە بۆ دەستەبەرکردنی ویست و داخوازەکانیان بەرنە پێشەوە دەبێت هەدەفێکی دیاریکراومان هەبێت بزانین ئەمڕۆ چمان دەوێت بیکەینە پردەبازێک بۆ حرەکەتی دواییمان و هەروەها لە کوردستان و بڕوای من دەبێت جارێکی تر هاوپشتی و هینمان لەگەڵ باقی بزوتنەوەی سەراسەری لە ئێرانە نابێ بێڵین خاڵی بێت دەبێت ئەو هاوپشتی و هەواهەنگی ئیدامە پێدا بکە و لێرێش دەبێت بزانین بە کام شێوە لە لایکەوە بەر بە ماجرایجووی دەگرین بەر بەوە دەگرین کە جمهوری ئیسلامی بیهەوێت تەلەفاتمان لێ بدات و بەم جۆرە بمان کشێنێتەوە بەڵام لە عین حاڵیشە بە درێژە پێدان بە ئەترازات و ناڕزاتمان بە شێوەیەکی کە لە تەوان و زەرفێتمان هەیە و بە دەستەبەرکردنی خاستایەکی معەن تێدەکۆشین کە لێرێش ئەو ئیمکاناتە فراهم بکەین لەگەڵ باقی هاوچارە نووسمان لە سەراسەری ئێرانە بتوانین بڕۆین بەرەو ئەوەی کە ئەو ئیمکاناتە فراهم بکەین و لە نەتیجێ ئەوەدا عمری کۆماری ئیسلامی کۆتایی پێبێت. هاوڕێ جەمال من ویستم بە پەیامەکەدان ئاخر پرسیارم بێ بەڵام بینەرێکی خۆشەویستمان لە ئاوایی نەوەڕەوە چەند جاریان پرسیارە کردو کە نەقشی ئێوە لەم تەزاهوراتە چۆن دەبێت؟ نەقشی ئێمە لەم تەزاهوراتەدا تا ئەوجێ بە ئاستی سەراسەری دەگرێتەدارە پشتیوانیمان کردووە تەلاشمان کردووە کە ڕنگدانەوەی دەنگیان بین لە میدیاکانمانە و لە شوێنە جۆر بە جۆرەکانە و لە ئاستی جەهانیشدا هاوڕێیانی ئێمە لە وڵاتانی جۆر بە جۆر بە شێوەی جۆر بە جۆر تەلاشیان کردەوە ئەم ئێعترازات و مبارزاتە دەنگ بدەنەوە دەنگی ئەوان بە هەموو جەهانیان بگەینن و لە عین حاڵیشا تەلاشمان کردووە بۆ ئەوەی کە لەم ئێعترازات و مبارزاتەدا ویست و داخوازەکانی دیاریکراو بێت نەبەبارێکە تووشی ماجراجویی ببێت کە جمهوری ئیسلامی بتوانێت ئیستفادەی لێ بکات و ئەو جۆرە کە لە ماهیەتیدایە سەرکوتی بکات بەڵام لە عین حاڵیشا دانەمرکێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت بە ویست و داخوازەکانی خۆی بگات دەبێت تەلاش بکەین بۆ ئەو مەسەلە ئەمە ئیقداماتێکن کە لە ئاستی سەراسەریدا ئێمە لە دەستورماندایەوە خەریکین بۆ ئرتباط و تەلاشمان لەگەڵ جەریاناتی تر و لەگەڵ بەعزەن فعالینێکە لە دەستوری کارماندا هەیە ئەمیدوارم ببێت زۆرتر ببێت بتوانین ئەوانە بەرین لە کوردستانە مەسەلەکە تۆزە فەرق دەکات لە کوردستانی شەهروەها ئێمە وەکو کۆمەڵە هەوا کە عەرزم کردم وەکو تەشکیلاتێک کە پێمان وایە دەتوانێت قسەمان ئەوە کە ئەمانگرتنەکە نیشانیدا قسەمان بڕەوی هەبێت تەلاش دەکەین کە ئەم ویست و داخوازی خەڵک ڕۆشن بکەین و لە عین حاڵە ئەو مبارزات و ئێعترازاتە لەلایەکەوە کە مەجال نادین بە جمهوری ئیسلامی بۆ سیاسەتی سەرکوتگەرەکانی بەرێتە پێشەوە بەڵام لە عین حاڵشە بتوانین بە باشی هیدایەتێکی بتوانین ویست و داخوازەکانی خۆی مسوەگەر بکات. زۆر سپاس هاوڕێ جەمال من پرسیارێکم نییە گەر ئەتانەوێت شتێ بە قسەکانتان نزافەکان لە یەکە دوو دقیقە فەرموون. ناخێر من قسێکی زیادیم نییە و هەر بژین بۆ ئێوە و بژین ئەو بزوتنەوە ڕەوایە کە ئەمڕۆ لە سەراسەری ئێران و هەروەها لە کوردستانی شۆڕشگەریش بەردەوام و هیوادارم بتوانین شاهدی دەستکەوتێکی زۆرتر بین و ژیرانە وشیارانە ئاگاهانە ئەم حرەکەتەمان بەرینە پێشەوە بۆ ئەوەی کە لە ئیدامە حرەکاتەکانی ترا بتوانێت ویست و داخوازەکانی خۆی مسوەگەر بکات. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس بۆیەوەش هاوڕێ جەمال. دوای ناوبڕێک دووبارە دینە وڵاتان. در طی بیش از 40 سال جمهوری اسلامی سعی کرد با تحمیل حجاب اجباری هم پایه‌های ایدئولوژیک خود را محکم کند و هم بدن و هویت زن را کنترل و سرکوب کند. مبارزه علیه حجاب اجباری همواره مانع به چالش کشیدن قدرت و وجود رژیم ایران بود و هست. به شک حجاب اجباری اصلی ترین صحنه روی زنان با جمهوری اسلامی بوده و هست. امروز زنان در ایران با جسارت بی‌بدیل حجاب اجباری خود را در میدان ها می‌سوزانند. از کارخانه تا مغازه داران، از دانشجویان تا معلمان، همه در پیرامون مبارزه زنان متحد شدند. درود بر این اتحاد رژیم ایران برای تمامی خونخواهی که ریخته است محکوم به فروپاشی است. ما یعنی نان و گل سرخ از ترکیه برای مبارزه شما درود میفرستیم.
ما امیدواریم که شما پیروز میشوید. درود بر همبستگی هرانه. درود بر مبارزه بر حق زنان ایران. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە درێژە دەدەین بە بەرنامەی تایبەت بە شێوەی ڕاستەوخۆ لەسەر ڕۆماڵکردنی ڕاپۆرت و گزارشەکانێک کە لە ئێرانەوە بۆمان دێت لەسەر درێژە بە ناڕەزایەتی و ئەترازاتی جەماوەری خەڵک لە ئێران و لە کوردستان. پامێک هاتووە کە گوایە لە شاری دسۆل خەڵک ڕژانەتە سەر شەقام و شعاری دژی حکوومەتی مەرگ بە دیکتاتۆرە دەن. ئێستا کاک ڕەحمانی محەممەدی لەسەر خەتە. کاک ڕەحمان سڵاو لێ بێم کاتت باش ببوورە لەسەر کاری شۆ و مزاحمە دەبین. زۆر سپاس ماندوو نەبن، دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانە لە خزمەتتانم. دێمەوە کاک ڕەحمان ئاگاداری ئاخێزەکانی ئێران و کوردستان هەیت. هەڵسەنگاندنی جەنابەت بۆ ئەم ئاخێزانە و بۆ ئەم سەر هەڵدانەی ئەم دواییانە چییە و جیاوازی ئەم سەر هەڵدانە لەگەڵ ئەوانەی پێشوە چۆن دەبینیت؟ بەڵێ ئەوەندەی کە وەکو وەزیفە تاقیبی ئەوزا و ئەحواڵەکەمان کردووە و ئەخبارمان تاقیب کردووە، ئەوەی کە لە ڕووداوەکانە دیاریە چەند نوکتەی ئەساسیە کە ئەم ڕووداوانە نسبەت بە ئاخێزەکانی چەند ساڵی ڕابردوو 1-2 ساڵی ڕابردوو زۆری فەرقەیە. فەرقەکەشی لەوەیە کە هەموو قشتێکی ناو جامعە ئەو ناڕەزایەتی و ئەو گلەی و گازەندەی کە لە رابطە لەگەڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی لە دەرونی خۆیانە کۆیان کردوتەوە خەریکن پێکەوە هەڵی ئێڕێژن. یعنی هەموو قشتێکی ناو جامعە لە پیر، لە جوان، لە ژن، لێ پیاوان، لە گەنجان، لە محەسلین، لە دانیشتجویان زۆر ئەو خسلەتەی کە ئیسئێمەی بینین زۆر بەرجەستەیە و مەسئلەکە ئەوەیە کە بە نسبەت ناحەقیەکانی ناو جامعە کە ئیعمالێک لێ بەسەر خەڵکی ئێران بەعام ئەو ناڕەزایەتیانە خۆی ئەنوێنێ و ئەساسی مەسئلەکەش ئەوەیە کە جمهوری ئیسلامی ڕژیمێکی موردی پەسەندی ئیستەی ناو کۆمەڵانی خەڵک بەعام لە ئێرانان نیە. ئەو ناحەقیانەی کە دەرهەق بە کوژرانی گەنجێکی 22 ساڵە ژینای عەزیز کرا بەڕاستی لە تەی ساڵهای گوزەشتەیە زۆر بە ئاشکرا و بە نهێنی لە ناو زیندانەکانی جمهوری ئیسلامیە هەر درێژەیان بووە. ڕژیمی جمهوری ئیسلامی بەم قەتڵ و عامەوە تا ئێستا لەسەر پێوێستاوە، بەڵام ئەوەی کە ئێستا ئیتر قبول ناکرێت لەلایەن کۆمەڵانی خەڵکی جامعەکەوە ئەوە شتێکی زۆر بەرجەستەیە و مهمە و جێگای ڕێز و قەدرە بەو هێز و تواناوە بە هەموو توانان ڕژاونە سەر خیابانەکان و خەریکن بەرامبەر بە زۆرداری و نەعەداڵەتیە کە ئیعمارێک لێ بەسەریان مبارزەکەن. کاک ڕەحمان پرسیارێک هاتبوو گوایە کە حەزەکەم ئەم پرسیارە ڕوبەڕووی جەنابشت بکەمەوە. لە کوردستان سەرکوب جیاوازە بە نسبەت باقی ئێران، تەنانەت لە بەکاربردنی ئامرازەکانی سەرکوبیش لە کوردستان کلاشینکۆف و بیکەیسی و سلاحی نێوە قورس و قورس بەکارێنن. هەر ئەمڕۆ لە شاری سنە خیابانەکان پڕ بوون لە کاتیۆشا و تۆپ و تۆپی لە مقیاسای جۆرا و جۆر، بەڵام لە شارەکانی تری ئێران لە ماشینی ئەوپاش و ساچمە ئەوانە بەکارێن. ئەم جیاوازی سەرکوبە چۆنە بینیت کاک ڕەحمان؟ ئەوە ئەگەرێتەوە بۆ پێشینەیە کە کولەن لە ناو ترس و وحشتێک کە جمهوری ئیسلامی لە جنبشی کوردستان هەیەی لە درێژەی 42 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی لە کوردستانە ئەم ڕەوشە لە سەرکوتکردن بەرامبەر بە خەڵکی کوردستان هەر بووە
و ئیستا کە ئەم ئاخێزە عمومیە ئەبینێ و گەیشتۆتە ناو خیابانەکان بە تەوری واقعی ڕۆحیەی مبارزەجویی لە ناو خەڵکی کووردا بە نەوعێکە کە جمهوری ئیسلامی ناتوانێ بێخەم بێ و ناتوانێ لەبەر چاوی نەگرێ لەبەر ئەوەی کە ڕەوشی مبارزە لە کوردستان ڕەوشێکی ئاشنایە شەڕی مسلحانە کراوە بە هەزاران کەس لە ناو حیزبەکانە بوون بە دەلایلێک ممکنە گەڕابێتنەوە ناو جامعە بەڵام هەموویان ئەتوانن لە شرایەتی خۆیان سلاح بەکاربێنن لە شرایەتێکە کە لازم بێ ئەتوانن لە مەقابل زۆرداری و هێزی مسلحی ڕژیمە بوێستن تەجروبەی کافی هەیە و لە عینی حاڵیشە ترس و وەحشەتێکە جمهوری ئیسلامی بەعام لە جوڵانەوەی کوردی هەیەتی بەڕاستی ئەوە نیشانەدا کە ئیمڕۆ خیابانەکانی شارە جۆرا و جۆرەکان پڕکا لە سلاحی قورس و بە نەوعێکیش تەهدیدکردنێکی ئاشکرایە کە ئەگەر ئەم هێزە بەو شێوەی ئەم چەند ڕۆژە ئەم 4-5 ڕۆژە کە ئیدامەی بووە ئیدامەی بێ ڕژیم هیچ تەوهمێکی نییە بۆمانەوەی خۆی لە هەموو ئەبزارێکی سەرکوت ئیسفادەکە بۆیە کوردستان ئەو جیاوازەی هەیە بەڕاستی ئەو جیاوازەی هەیە کە 42 ساڵە ئاشنایە لە سەرکوتکردن لەلایەن ڕژیمەوە بەم نەوع ئەسلحانە و دیارە ڕۆحی خەڵک زۆر لەوە بەرزترە کە ترس و وەحشەتێک پیا بکە بەڵام ئەبێ وریابین کە نەهێڵین حاڵەتێک بێتە پێشەوە کە جمهوری ئیسلامی بە دڵخوازی خۆی ئەو هەدەفەی کە هەیەی پێی بگا کە خیابانەکانی ناو شارەکان بکاتە گۆمی خوێن ئێمە نابێ ئەو بەهانە بەدەستەوە بدەین ئێمە نابێت کارهایەک بکەین کە ئەو پێی خۆش بێ و ئەو ئیسفادەی لێ بکە بۆ بەکارهێنانی ئەو سلاحانە بەڵام ئەو ئەسلحانە لە کوردستانە ساڵهای ساڵە هەن لە ناو پادگانەکانە لە ناو مەراکزی نظامیە ئەسلحەیەک نییە کە بۆ خەڵک نائاشنا بن یا بە فەرز نوعی ئیسفادەکردنی جمهوری ئیسلامی شتێکی غەریب نییە و هێنانی ئەو ئەسلحانە بۆ ناو خیابان شتێکە کە بەڕاستی لە ناو خەڵکی کوردستانە شتێکی ئاشنا و شتێکی ڕۆژانە بووە لە شەڕی پێشمەرگانە ئیسفادەی لێکراوە لە شەڕی ناوشارەکانە ئیسفادەی لێکراوە و ئەو ویژەگیە هەر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی باتەوەجو بە قبول نەکردنی لەلایەن خەڵکی کوردستانەوە وەحشەتێکی زیاتری هەیە بەنسبەت ناوچەکانی دیکەوە. زۆر سپاس کاک ڕەحمان ببوورە حتمما لە مەجای تر و لە کاتی گونجاوە کە تۆ شوێنەکەت گونجاوتر بێ لەوانەیە زیاتر کاتت بگرین وەک دوایین وتات دوایین پەیامەت بۆ کۆمەڵانی خەڵک بە تایبەت کوردستان چییە؟ من هیوادارم کە ئەو مبارزەی کە دەست پێکراوە بە سەرنجام بگا و هیوادارم کە بەو ئیتحادەی کە دروست بووە لە بینی خەڵکە خارج لە سەمپاتی حیزبایەتی بەڕاستی ئەو ڕۆحیەی یەکگرتوویی کە هەیە بپارێزرێ و هەوڵ بدرێ بە ئەو تین و توانە یەکگرتووەوە هەموو سەنگەرەکانی جمهوری ئیسلامی فتح بکرێ و بە نەتیجە و بە ئامانجەکانی خۆمان بگەین بەڕاستی هەوڵ بدرێ کە بۆ سڵامەت بۆ کەمکردنی تەلەفات ئەوەی کە پێویستە گوێڕایل بن بە شێوەیەکی ئیتحاد گوێڕایل بن لایەن بەڕێوبەرانی ئەو تەزاهوراتە لەلایەن بەڕێوبەرانی ئەو حرەکەتە ئەترازیانە شتێک بێ هەماهەنگ بێ شتێک بێ کە بتوانن هێزی جمهوری ئیسلامی ماندووتر بکەن هێزی جمهوری ئیسلامی لە ناو خیابانەکانە زەمینگیرتر بکەن و نەتوانن ئەوان بە هەدەفی خۆیان بگەن بۆیە من داواکەم کە ئەو ئیتحادە کە مهمترین بە نەزەری من شاخصی ئەم سەردەمەی ئەم جوڵانەوەیە ئەو ئیتحادە ڕابگیرێ و هەوڵ بدرێ کە جمهوری ئیسلامی نەتوانێت لە بینی خەڵکە تەفرەقەیەک بە وجود بێنێ یا ترس و نیگەرانیەک بە وجود بێنێ کە بێتە باعسی ئەوەی کە ئەم جە و فەزا پڕ لە تین و گوڕە بەڕاستی کەم بێتەوە. زۆر سپاس کاک ڕەحمان سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد ماندوو قوربان. بەڵێ بینەرانی خۆشەویست پەیامێک ئێستا گەیشتووە باس لە
بلواری کشاوەرزی تاران خیابانی حجاب بکات خەڵک ڕژاونەتە سەر شەقام کچ و کوڕ و لاو لە خیابانی حجاب لە بلواری کشاوەرز دەستیان بە ئاعترازات و ناڕزایەتی کردەوە دوێنێکەش هەر بوو لە بلواری کشاوەرز و لە مەیدانی وەلی عاسر لە خیابانی حجاب لە شوێنە جۆراوجۆرەکانی تاران ئاعترازات بوو و ئەمڕۆژ درێژەی هەیە ویدۆمان بەدەستگەیشتووە ژن ژیان ئازادی شوعاری سەرەکی ئەوانە و مەرگ بەر دیکتاتۆر کۆماری ئیسلامیمان ناوێت بەو شوعارانە ڕژاونەتە سەر خیابان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پامێک لەلایەن لاوانی ئیلام یا بەناوی لاوانی ئیلامەوە بڵاو بۆتەوە گوایە ئەوە هاتووە ئەڵێ ناڕزایەتیەکانی دوێنێکەی ئێمە مسالمەتامیز بوو بەڵام بەگول لە جوابمان وەرگرت خوێنمان ڕژا ئەمڕۆ بەڵێنتان پێدەین ئێمەش بەچەکەوە دێنە سەر شەقام سەعاتی حەوتی ئێوارە خیابانەکانی ئیلام لاوانی ئیلامی بە چەکەوە دێنە سەر شەقام ئەمە فەراخانی هەندێک لە لاوانی شاری ئیلام بووە لە هەر حاڵ ئەمە ئاعترازیان کردەوە بۆی کە دوێنێکە ناڕزایەتی مسالمەتامیز و ئەمڕۆ ئەوانیش وەڵامی ئەوە بە چەکە دێنەوە ناوبڕێک دێنە وڵاتان لجيقي عشق ودلداري لجيقي تفريح وياري لباتي بخشيني دلو مشتان بياك بدي ياري كورنكي جان تازلاوان دشت سنگر هر بشادي همو روجي بر خدانو شهيد بونا تازادي همو روجي بر خدانو شهيد بونا تازادي شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجها خوازي قلقوا يخنية وداجارية بيري آزادي ويكساني وقلي بديارية لو استاني هريد ليكا لبريني حناسيكا لناشتني كورياك تشيع لمردني هربا وكيكا شاكزاني نودلنيان نزيك بيريقي درمان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجي هخوازي قلقوا يخنية وداجارية بيري آزادي ويكساني وقلي بديارية وشهيدا بكيف نكان وشهيدا بقوركان يا دي ايوا بالزراد قرين لقل همو دار بر وكان
لەسەر شاخ و هەردوو بەردوو چەم و دۆڵی ئەمە وڵاتە کوڕنوشە بین و ڕێز دەگرین لە شەهیدی ئەم خەباتە کوڕنوش دەبین و ڕێز دەگرین لە شەهیدی ئەم خەباتە شهید 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 رمزی آزادیه شهید تاجی سروریه دنگی حقازی گلکوا لخنی او ناجانیه بیری آزادی و یکسانی با گلی و دیاریه ناصری‌آباد 30 شهریور 1401 30 شهریور 1401 پلیس به ماشین مردم آسیب زده، شیشه های ماشین مردم رو شکستن در صورتی که اصلا هیچ کاری به کسی نداشتن.
لجقي عشق ودلداري لجقي تفريح وياري لباتي بخشيني دلو مشتن بياك بدي ياري كورنكي جان تازلاوان دشت سنگر هر بشادي همو روجي بر خدانو شهيد بونا تازادي همو روجي بر خدانو شهيد بونا تازادي شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجي حقوازي قلقوا لخنية وداجارية بيري آزادي ويكساني وقلي بديارية لو استاني هريد ليكا لبريني حناسيكا لناشتني كورياك تشيع لمردني هربا وكيكا شاكزاني نودلنيان نزيك بيريقي درمان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجي حقوازي قلقوا يخنية وداجارية بيري آزادي ويكساني وقلي بديارية
بۆ شەهیدا بێکفنەکان ئەو شەهیدا بێگۆڕەکان یادی ئێوە بەرزڕادەگرین لەگەڵ هەموو داربڕوەکان لەسەر شاخ و هەردوو بەردوو چەم و دۆڵی ئەمە وڵاتە کوڕنوشە بین و ڕێز دەگرین لە شەهیدی ئەم خەباتە کوڕنوشە بین و ڕێز دەگرین لە شەهیدی ئەم خەباتە شهید 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 رمزی آزادیه شهید تاجی سروریه دنگی حقبازی گلکوا لخنی او ناجانیه بیری آزادی و یکسانی با گلی بدیانیه وای وای یا بلند شو پاشو عزیزم پاشو
نیروهای حکومتی. سردشت. سی شهریور ماه سردشت. تظاهرات ضد حکومتی. جن آزادی، جن آزادی. مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور. دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور. سی شهریور ماه سردشت. تظاهرات ضد حکومتی. مرگ بر جمهوری اسلامی. سی شهریور ماه سردشت. تظاهرات ضد حکومتی. سردشت. سی شهریور ماه سردشت. درگیری مردم با مزدوران خامنه‌ای. مرگ بر جمهوری اسلامی. سی شهریور ماه سردشت. تظاهرات ضد حکومتی. جن آزادی، جن آزادی. مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور. دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور. سی شهریور ماه سردشت. تظاهرات ضد حکومتی. مرگ بر جمهوری اسلامی. سی شهریور ماه سردشت. تظاهرات ضد حکومتی. سردشت. سی شهریور ماه سردشت. درگیری مردم با مزدوران خامنه‌ای. مرگ بر جمهوری اسلامی.
خیابون وسط، خاطر اعتراضات. اینجا تهران، خیابون سیمتری، تقاطع رویایی. خیابون وسط، خاطر اعتراضات. اینجا تهران، خیابون سیمتری، تقاطع رویایی. همه بچه واقعا برامیر 30 شهریور
تو بکن با فلان ما تو مال همی جای